ناکۆکی پارتی و یەکێتی لە لووتکەیە، واشنتۆنیش لە جیاتی وەزیر جێگیری وەزیری دەرەوەی بۆ کردنەوەی کونسوڵخانە لە هەولێر نار. ناکۆکی ئێران و ئەمریکا لە بەغدا قوڵتر دەبێتەوە و هۆشداری بەلایەنەکانی ئیتار دەدرێت. بۆ یەکەم جار ئەردۆغان ستەمی دەوڵەتی تورکیا دەخاتە ئەستۆی ئەتاتورک و جاپا خۆشی بێبەری دەکات. بەهۆی هەڵبژاردن و پرسی پێکهێنانی حکوومەت، ناکۆکی پارتی و یەکێتی چەند مانگێکە لە لووتکەیە سەرەڕای هەوڵی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی، بەڵام نەچوونە ژێربەر. بەڵام بەهۆی ئەوەی پێگەی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا جێی گرنگی پێدانا بەهۆی کارە نایاساییەکانی دەسەڵاتداران، واشنتۆن پشتی لە خەڵکی کوردستان نەکردووە. سەرەڕای ئەوەی ئاستی دیبلۆماسی دابەزاندووە لە جێی هاتنی وەزیری دەرەوەی ئەمریکا، ئەمڕۆ بە بەشداری جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا گەورەترین کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر کرایەوە. سەرەڕای ئەگەر لایەنەکانی دەسەڵات بەردەوام بن لە عینادی و نەچنە ژێرباری پێکهێنانی حکوومەتی نوێ و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لەلایەن ئەمریکا زیاتر دەخرێنە پەراوێزەوە و ئاستی دیبلۆماسی زیاتر دادەبەزێت. باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا لە ڕاگەندراوێکدا جەختی لەسەر پێویستی هەڵوەشانەوەی میلیشیا وابەستەکانی ئێران کردوتەوە کە دەبنە هۆی لاوازکردنی سەروەری عێراق و مای هەڕەشا بۆ سەر ئەمریکی و عێراقیەکان. ئاماژەی بەوەش کردووە کە ئەو میلیشیانە سەروەت و سامانی عێراق بۆ بەرژەوەندی ئێران بەتاڵان دەبن. لای خۆشیەوە وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕێگەی فواد حوسێن وەزیری دەرەوە داوای لە مایکل ڕیگاس جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا کرد واشنتۆن چاوی باگادارکردنەوەکەی هاوڵاتیانی بۆ سەفەر نەکردن بۆ عێراق بخشێنێتەوە، چونکە دۆخی ئەمنیە وڵاتە ئارامە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە نوێترین لێدوانیدا لە کۆبوونەوەی پارتەکەی لەبارەی پرۆسەی چارەسەری ڕایگەیان پرسەکە پرسێکی گرنگ و گەورەی تورکیایە و دەبێت هەمووان پاڵپشتی بین لە پێناو وڵاتەکەدا. ئەردۆغان وتی ئۆپۆزیسیۆن خەڵک ڕەشبین دەکەن. باسی کوردی کورد و ڕووی قسەکانی کردە جەهەپە وتیشی جەهەپە کورد وەک کۆگای دەنگ بەکار دەهێنێت. ئەگەر کورد دەنگیان پێ بدات ئەوە باشن و ئەگەر دەنگیان نەداتێ ئەوە خراپن. هەمووان باش دەزانن کە لە ڕابردوودا بە ناوی بەرەنگار بوونەوە خوێنی کوردی ڕشتووە. ئەو لێدوانە وەک ئاماژەیەکە بۆ ئەوەی مستەفا کەمال ئەتاتورک و جەهەپە کە لە ڕابردوودا دەسەڵاتدار بووینە بەرپرس بووینە لە کۆمەڵکوژی و ئەو هەموو نەهامەتیەی کورد کە لە تورکیا ڕووی داوە.